نادیە بۆ ئێمە بووە نوێنەری مقاومەتیش. نادیە کەوتە ژێردەستی ئەوان، بەڵام بە شەجاعەتی خۆی و بە هیممەتی خۆی توانی خۆی ڕزگار بکە. خۆی تەسلیم نەکرد، بۆ تەسلیم نەبوو، بەڵام کە زوڵمیانیش لێ کرد تەسلیمی زۆڵمەکە نەبوو، توانی هیممەتێک بخۆی بدە و جارێتر مقاومە بکە. بەڵام مقاومەکەی هێنا دەرەوە، باسەکەی هێنا دەرەوە بۆ دنیای دەرەوە. یعنی ئەو زوڵمە لە یەزیدیەکان کرا، بە تایبەتی لە ئافرەتی یەزیدی، لە ژنی یەزیدی، لە کچی یەزیدی. نادیە توانی بە هیممەتی خۆی و بە قودرەتی خۆی و بە شەجاعەتی خۆی بهێنێتە دەرەوە. بۆ من وا بیرەکەمەوە نادیە بەڕاستی نەک هەر نمایەندەی یان نوێنەری ئافرەتی یەزیدیە، نمایەندەی و نوێنەری ئافرەتی کوردستانیە، هەموو کوردستان، بێجگەوە نمایەندەی هەموو ئافرەتێکە کە هەر لە شوێن بێ زوڵم لێ کراوە. ئینسان پێویستە فخر بە نادیە بکە و تەسەووری من هەموو کوردستانیەک و هەموو ئینسانێک کە حس بە ئینسانیەت بکە فخر بە نادیە.